سێرێک من لێ کراوە ئایا ئەگەر کەسێک دای بەلای باخێکە یا دای بەلای بۆیسانێکە ئایا ئەتوانێ لە بەرهەمی ئەو باخ و بۆیسانە بخوا؟ ئەتوانێ؟ طبعا خلافەیە لە بینی علەمایە ئایا دروستە لێی بخوا یا دروست نییە. هەندێک ئەڵێن دروست نییە لەبەرەوەی ناتوانی لە ماڵی هیچ کەسێک بخۆی ئللا بە ڕزابوونی خۆی نەبێ. هەندێکیش لە زانایان وتویانە دروستە لەبەرەوەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمێ ئەگەر کەسێک دای بەلای باخێکە یا بەلای بۆیسانێکە و نەفسی چووە سەری ئەتوانێت بانگ بکات، بانگی خاوەن بۆیسانەکە بکات دوو سێ جار. ئەگەر وەڵامی دایەوە ڕوخسەتی لێ ئەخوازێ شتێکی لێ بخوا، بەڵام ئەگەر وەڵامی نەدایەوە ئەتوانێ لێی بخوا، بەڵام بەو مەرجە زیادەڕەوی نەکات و لەگەڵ خۆیان لێی هەڵنەگرێت. کام ڕەیان پەسەندە؟ ئەمەیان پەسەندە کەوا ئینسان دای بەلای باخێکە یا بەلای بۆیسانێکە ئەگەر دڵی چووە سەری شتێکی لێ ئەخوا، بەڵام بە مەرجێ زیادەڕەوی لێ نەکە و بە مەرجێ گیرفان و عەلاگە ئەوانەی لێ پڕ نەکە. بەڵام ئەگەر خاوەن باخەکە خۆی ڕازی بوو یا ئیجازەی پێدای ئەوە دروستە ئەو کاتە لێشی بخۆی و ئەیشتوانی ئەگەر ڕازی بوو لێشی هەڵگری ئاساییە. بەڵام وەکو دووبارەیەکەینەوە دائیمەن ئینسان ئاگای لە زیادەڕەوی بێ. ئەگەر کەسەکە لە 100% زانیت حەز یعنی لە 100% پێی خۆشە ئەو جا ئەتوانی لێ هەڵگری. ئەگەر هیچی نەوت و بێدەنگ بوو باش وایە تەنها لێی بخۆی لێ هەڵنەگری.